سڵاو بینەرانی خۆشەویست جارێکی تر لە بەرنامەی هزرە جیاوازەکان دێنەوە خزمەتتان. لەم ئەڵلقەیەدا دەمەوێت تشک بخەمە سەر ئەرچی ئاین و کارەکانی لە سەردەمی گلۆبالیزیشندا. ئەم ئەڵلقەیە بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر یادگار دەبێت. دکتۆر بەخێر بێت. سپاس دەکەم. ئاین وەک دەرەکەوێت لە سەرەتای مرۆڤاتی و تا ئێستا بەردەوامە بە پێی نسوسی دینی بێ، دینە ئاسمانەکان هەر لە ئادەم و یەکەم ئینسان پێغەمبەر بووە، بە پێی نەزەریاتی ئەنثرۆپۆلۆژیش بێ هەر لە پێش مێژوو ئاین هەیە. پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەم، ئایا لە سەردەمی پێش مێژوو دەیان هەزار ساڵ لەوە پێش کە مرۆڤاتی عەقڵێتێکی سادەی هەبوو، دین دروست بوو، بەڵام لە سەردەمی گلۆبالیزیشن، لە سەردەمی مۆدێرنە و پۆست مۆدێرنە، لە سەردەمی تەکنۆلۆژیا و زانستە، ئایا ئاین ئەرچێکی ماوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سواس بۆ جەنابێت، سڵاو لە بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان و کەناڵەکەتان. بەو پێی پێداویستی مرۆڤایەتی، پێداویستە سەرەکیەکان لە سەرەتای ژیانیەوە تا ڕۆژگاری ئەمڕۆمان بە شێوەیەکی گشتی جێگیرە. دین بە بەردەوامی توانیوەتی ئامادەیی هەبێ و ئامادەیی ئەبێت. ئەگەر لە ڕووی فەلسەفیوە لەم ڕوانگەیە بکۆڵینەوە، ئێمە بوونی مرۆڤ، ژیانی مرۆڤ بەسەر دوو تەوەری سەرەکیە دابەشە بێ، بە درێژایی مێژوو و گۆڕانکاری بەسەرا نایە. بەش یەکەمان پێوترێت بوونی چەسپاو. بوونی چەسپاو بە معنای عەرەبەکەی پێڵن کەینونە، بە ئینگلیزیەکە پێڵن بین. ئەمە برسێتیە، تیونێتیە، هەست بە دڵتەنگیە، بەختەوەریە، گەڕان بە دوای دادپەروەریایە، ڕقبوونەوەیە لە ستەم. ئەمە بە درێژایی مێژوو مرۆڤایەتی، ئەمە لە ناخیایەتی و لە ژیانایەتی و هەوڵی بۆدا ئەگەر ناخۆشیە نەیهێڵێت، ئەگەر بەدیهێنانە بەدی بهێنێ. ئەوەی هەمانە بەشەکەی دووەم پێوتری ئەسەیرورە. ئەو بوونی گۆڕاوە. بوونی گۆڕاو ئیتر لە فۆرما لە بە ئینگلیزیەکەی پێوترێن بیکەمینگ. ئیتر ئەمە بەدیهێنان و بەرجە لە کوردیشە کەلیمەیەکیان بۆ داناوە چەند زۆر هێنە بوون بە هەندێکیان بە هەبوونیش دانراوە. ئێمە یەکێک لە گرفتەکان لەبەرەوەی دەستگایەکی ستاندەری هاوبەشمان نییە بۆ وەرگێڕانی زاراوەکان، بوون و هەبوونیان جارێ وایە دانێن. هەرچۆنێ بێت بوونە چەسپاوەکە ئەو هاوبەشەیە کە مرۆڤایەتی بە درێژایی مێژوو هەیەتی. بوونە گۆڕاوەکە بە شێوازی بەجێهێنانی لەگەڵ گۆڕانکاری لە وردەکاریەکانی ژیانی مرۆڤە. بۆیە لەو شتە سەرەکیانەیە دائیمەن ئاین ئامادەی هەبوو، بەڵکو بەهۆی پێشکەوتنی ژیان و سەپاندنی سیستەمی سەرمایەداری و کاڵاخوازی، مرۆڤ وردە لە مرۆڤبوونەوە خەریکە بەرەو شتبوون ئەڕوات. یعنی ئەبێتە شتێک بە عەرەبەکەی پێڵێن ئەتەشەیع، وا بزانم ئینگلیزیەکەی ئۆژەنی پێڵەن و بۆ شتێکی لەو بابەتی بۆ بەکارێنین. ئەمە وای کردووە کە ئاین زیاتر ئامادەیی هەبێ، بتوانێت واتامان پێبەخشێ، بتوانێت بەهای پێکەوە بوونمان پێبەخشێ، وەڵامی ئەو پرسیارانەی مرۆڤایەتی بەردەوام بە دوایاویێڵە بداتەوە. یەکێک لە پرسیارە ئەزەلیەکان پرسیاری بوون و نەبوونە، مانەوە و فەوتاندنە، فەنابوونە، هەتایی بوونە، ئەوەتەی کە مرۆڤایەتی هەیە و دەقی ئەدەبی زۆر گەورەش بە درێژایی مێژوو لەسەر ئەو بابەتانە نووسراوە و بڵاوکراوەتەوە. یعنی پێت وایە لە سەردەمی بڵین ئەولەمەیە یا بەجیهانی بوونە، ئاین هەرچی زیاترە وەک لەوە پێش؟ مەبەستە بەم شێوەیە پێم بڵێ یانی لە ڕووی وەڵامدانەوەی گرفتە دەرونی و ناوەکیەکانەوە بڵێ. لەبەر ئەوەی ئێستا ئێمە لەوانەیە لە ڕووی مادیەتەوە، لە ڕووی ڕووکەشەوە ژیانمان لە ژیانی کۆمەڵگاکانی پێش خۆمان زۆر باشتر بێ، بەڵام لە ڕووی ناخەوە ئێمە ئێستا تووشی پەرتەوازی بووین، تووشی بێزاری بووین، تووشی هەست بە بۆشایی بوونی بە بۆشایی گەورە ئەەکەین لە ناخمانە. بۆیە نووسەرێکی گەورەی و ئێرک فرۆم لە 1960 ئەڵێ ئێمە ئەگەر بێت و ڕادیۆ کاتەشتا تەلەڤیزیۆن بەربڵاو نەبووە، ڕادیۆ و جگەرە و مەی لە کۆمەڵگاکانمان بگرینەوە، لە ڕۆژێکا سەدان هەزار کەس تووشی داڕمانی دەرونیە بن. ئێمە ئەو بۆشایی کە لە ناخمانە ئەولەمە و پێشکەوتنی تەکنۆلۆژی دروستی کردووە، بەم شتانێتر پڕی دەکەینەوە. کەواتە بۆیە
ڕۆژگارەکە یاخود هەر لە سەردەی نۆزدەوە لە فەڕەنسا بێزاریان ناوناوە نەخۆشی سەردەم. ئەو بۆشایی کە لە ناخا لە پەیوەندیەکانە دروست دەبێت ئاین بە درێژای مێژوو توانی وەڵامی داتەوە. من بەسیشم لە ئاین ئەو ئاینەیە کە ڕاستەوخۆ لە سەرچاوەکان وەرئەگیرێت نەوەکو خوێندنەوەی تایبەتی کەسێک یاخود ئەوەی پێوترێت تەرەسوباتە تاریخیە کەڵەکە بۆ مێژوەکان کە بۆ تەنەریت و نەریتەکە پاشان گەڕاوەتەوە کردوانە بە ئاین. ئێمە بەسمان سەرچاوە ڕاستی زۆر باشە. ئوستاز بەڕاز تازە باس لە ئاین ئەەکەیت با بڕین لە ڕووی تاکە و دەرونی مرۆڤ خۆی. منش ئەمە هەر لەمە ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم. ئاین فعلەن بە درێژای مێژوو توانێتی دڵی ئینسان خۆش بکات، یعنی بەم معنای ئینسان وا لێ بکات کە مرتاح بێت لە ڕووی دەرونیەوە، تووشی کێشەی دەرونی نەبێت. ئایا نەبوونی ئاینەوە وا ئەکا لەم سەردەمایە کێشەی دەرونی زۆر بێت، ئەو دوانە پەیوەندیان بێکەوە هەیە؟ ئاین بەشێکی گەورەی وەڵامی و پرسیارانە ئەداتەوە، پرسیاری مرۆڤ وەڵامی یاخود بۆشایەکانی ناخی پڕ ئەکاتەوە، بەڵامی تر لە کەسێکە و بۆ کەسێکە و لە سەردەمێک و بۆ سەردەمێکی دیکە گۆڕانکاری بەسەرادەی سا بۆ نمونەیەکی زەغ بێنینەوە. بۆ نمونە لە سەدەی نۆزدەوە بە تایبەتی کە فکری ئەلمانی تاو تەشەنەی سند بەهۆی تەکنۆلۆجیا و پیشەسازی و پێشکەوتنی خۆشگوزەرانی ژیانی کۆمەلگا ئەوروپیەکانەوە نووسەرێکی گەورەمانەیە ناوی ماکس مۆلەرە. ماکس مۆلەر مرۆڤناسە لە بواری ئەسرۆپۆلۆژیا کاری کردووە و خۆی ئەڵمانی و لە بەریتانیا لە ئۆکسفۆرد و وانە وانی وتوەتەوە. لە پاش ئەمیز ماکس وێبەر و ئێمیل دورکهایم و ئێدوارد تێلەر و تەنانەت فرۆید و مارکس هەموویان وتیان دین جارێکی تر لە ناو کایەی ژیانی کۆمەلگاکانە بوونی نامێنێت، پێویستی پێی نەماوە. زانستمان هەیە، فکری سۆکۆلاریزیشمان هەیە کە ئەتوانێت کۆمەلگا بەڕێ و با بە ئاسانی. بەڵام ئەوەی کە ڕوویدا لە سەرەتاکانی هەفتاکانی سەدەی ڕابردووە سەدەی بیستەوە دین لە نەک لە کۆمەلگا ڕۆژ هەڵاتیەکانە لە کۆمەلگا ئەوروپیەکانە ئەژێتەوە جارێکی تر. کار ئەگاتە ئەوەی کە لە پەیمانگای زانیاری گشتی و پەیمانگای زانستە مرۆڤایەتەکان لە زانکۆی ستۆنی برۆک و لە چەند زانکۆیەکی تر لە ئەمریکا و لە کەنەدا ڕێک بکەون سپیۆزۆمێکی گەورە ڕێک بخەن بۆ کۆمەڵە نووسەرێکی دیاری ئەو بوارە، چونکە ئەمان پیان وا بووە ئەم بژانەوە گەورەی ئاین واتای ئەوەیە کە ئاین دەتوانێت وەڵامی نیگەرانیەکانی تایبەت بە ناسناممان بداتەوە، نەهامەتیەکانی مرۆڤمان باشتر بۆ دەرخا و باشتر بۆ دیار بخا. ئەو نووسەرە گەورانەی کە لەم بوارەیە هاتنە مەیدانێکی گرانی یۆرگن هابرماسە کە یەکێکە لە ئەندامەکارەکانی قوتابخانەی فرانکفورتی ئەڵمانی، ژنە خاتوونی بواری فیمینیزم و جەندەرە جۆدث باتلەر، هەروەها یەکێکی تر لەوانە نووسەرێکی گەورەمان هەیە بە ناوی چارلز تێلەر. چارلز تێلەر یەکێکە لەوانەی کە کتێبی زۆرێکی لە کتێبە گەورەکانی ئەندەشەی کۆمەڵایەتی هاوچەرخە المتخيلات الاجتماعية الحديثة لەگەڵ دوو نووسەری تر وەکو کۆرنێل وێست و بەڕێوەبەری پانێڵەکەش کە ناوی کالهام بووە پرۆفیسۆر بۆ بە هەمان شێوە یان پەنجە ئەخەنە سەری. بۆ نمونە هابرماس کتێبێکی گەورەی هەیە لەسەر بواری گشتی یان کایی گشتی پابلیک سپیس لە کۆمەلگای ئەوروپیا بە تایبەتی لە سەردەمی پاش بۆرجوازی ئەوانەیە تەماشاکە ئەم لەو کاتەیە لە ژێر کاریگەری ئەو بیری ئەو کاتێ ئاینی وەلا ناوە، هیچ باسی ئامادەی ئاین ناکە. بەڵام ئەساد کە کتێبەکە دیسان دووبارە ئەخوێنرێتەوە لێرە لەم شوێنەیە لەگەڵ نووسەرەکانی کە تەماشاکەن دەڵێن ئاین بابەتێکی کەسی نییە بەس تەنها تاکە کەسی بێ یاخود وەڵامدارەوەی پرسیارەکانی ناخی مرۆڤەکان بێ، بەڵکو و هەروها بوارێکی نەعەقلانیش نییەوەکەوەی کە فکری ئەلمانی لە سەرەتاوە بانگەشەی بۆ کرد، بەڵکو کایەیەکە چەنە پەیوەندی بە تاکەوەی ئەو نە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە. باشە ئەم پرسیارە لە ئاخر قسەتە فەرمووت کایەکی نەعەقلانی نییە، یعنی چۆن پرسی عەقلانی و نەعەقلانی جواب بکەینەوە. بۆ نمونە ئاین وەکو بڵێ قاچەکانی ڕێگەکانی لە ناو غەیبە تەناو میتافیزیکە، خۆ میتافیزیک شتێک نییە بە عەقڵ ئیدراک بکرێ، یعنی ئیمان تەسلیم بوونە بە حەقیقەتێک کە تۆ بە عەقڵانەیە پێی نەگەی زۆر بێ خەڵک.
هەموو پەیامە ئاینەکان بۆ عەقڵ نێردراوە. بۆیە تەماشاکەی لە بەتایبەتیمە لە شەرعی ئیسلامیە ئەوەی شێتە هیچ تەکلیفێکی نییە لەسەر مناڵە تەکلیفی نییە لەسەر لەبەرەوەی ئەشتە عەقڵی پێ نەگەیشت و ئاوازی پێیانە کردووە. ئەو پەیامە ناوێنی میتافیزیقی، ناوی ئەنین غەیبی، ناوی ئەنین هەشتێک پێشتر عەقڵی دواندووە. تۆ باوەڕت پیا ئەبێت بە ئەم بوونەوەرە کە خودایەکی هەیە و بەڵگەی عەقلیش هەیە. تۆ تەماشای ئەگەر قورئانی و پیرۆز و گوتاری قورئانی پیرۆزکەی هەموو قسەکردنەکانی لەسەر جیهانی باڵا بە دەربڕینی ئەفلاتۆن و لەسەر بەهەشت و جەهەنەم لەسەر دووبارە زیندوو بوونەوە هەمووی بەڵگەکان بەڵگەی عەقڵین. لەبەر ئەوە لە ئەم کە ئەڵێن ئاین گوتارێکی نائەقڵانی نیە، ئەمە وەکو پەرچەکردارێک دژی پەیام. زۆر باشە بەڵێ دکتۆر، کۆمەڵگە هەبووە لە تاریخە ئاینی نەبێت بە درێژایی مێژوو بۆ نمونە مێژوو نووسێکی گەورەی وازەم لاتینیە یان یۆنانی نای بلۆرتارکە ئەڵێ کۆمەلگان بینیوە دەوڵەتم بەڵێ بێ قوتابخانە بێ حەمام بێ شوێنی گشتی، بەڵام کۆمەلگام نەبینیوە بێ ئاین. لەبەرەوە مرۆڤایەتی ناتوانێت ئەگەر ئاینە ئاسمانیەکەیشی نەبێ یاخود لە بیری چوو بێتەوە شتێکی تری دروست کردو هاتووەتە مەیدان و جێی ئاینی بۆ گرتووە. زۆر باشە. من پێشەوەی ئەم بەرنامەیە پێشکەشکەم هاوڕەیەک ئەم پرسیارەی لێ کردم وتی ئاین بۆ چییە؟ وتم بۆ ڕێکخستنی کۆمەڵگە و بڵێن بەڵاوکردنەوەی ڕۆحی ئاشتەواییگەر ناو خەڵکە. وتی باشە ئێستا لە ئێستایە ئەوە نەک هەر ئیسلام مەسیحی جوولەکە ئەوەنەی دینەکان شەڕیان دروست کرد، مەسەن ئیسلام و جوولەکە، مەسەن غەرب و شەرق، مەسەن ئەڵێ ئەوت ئەمانە هەمووی ڕاهەندی دینیان هەیە. تر ئێمە چۆن بتوانین بڵین ئاین دوورە لە شەڕەوە کۆمەڵگەڕێکی خەڵک، مەسەن ئێستا لە بینی شیعە و سوننە هەتا لە بینی سوننە و سوننە خۆیان چۆن ینی ئەمە پرسیارێکی زۆر زیندووە و پرسیارێکی زۆر لۆژیکیشە. بەڵام لەبەر کاتی بەرنامەکە من وەڵامی پرسیارەکە بە وەڵامی یاخود بە تێڕوانینی دکتۆرە یاخود خاتون جۆجەت باتلەر کە تایبەت پێشتر ناومهێنا و بەشدارێک بوو لە بەشدارەکانی سپێزۆمەکەی تایبەت بە ئامادەیی ئاین لە بواری گشتیدا لە کای گشتیدا. ئەو ئەڵێ بۆ نمونە باسی گرنگی ئاینەکە ئەڵێ ئەوەی کە گرفت دروست ئەکا ئێستا سەبارەت بە جوولەکە بۆ نمونە ئەو خۆی لە کتێبەکەیە القلق الجندر النسوية وتخريب الهوية باسی ئەکات. ئەڵێ بۆ نمونە ئێستا ئاینی یەهودی ئاین وکو ئاینی جوولەکە ئاینێکی ئاشتی خوازە یەکتری قوبوڵەکە، بەڵام ئەوەی شەڕ ئەنێتەوە و کێشە ئەنێتەوە و کێشەی ناسنامە ئەنێتەوە و بەرامبەرەکەی قوبوڵ نییە و بە تەمای بفۆتێنێتەوە بزوتنەوەی زایۆنیزمە نەوەکو خود ئاینەکە. زایۆنیزم نەبوو، زایۆنیزم 200 ساڵ هەیە. ئەوە بۆ ئێستا بە درێژایی مێژوش تەماشاکەی لە ئەوروپای سەدەکانی ناوەڕاستە و پێش ئەوروپای سەدەکانی ناوەڕاست کە جەنگی خاچپەرستی ڕوویداوە. کە جەنگی خاچپەرستی ڕوویداوە ئەو تێڕوانین و گوتارە تایبەتەیە کە ئەوان بۆ ئاینی مەسیحیان خوێندوێتەوە و تێڕوانینی خۆیان بۆ سەپاندویانە بەسەر ڕۆحی ئاینەکانە. ئەگینا ڕۆحی ئاینەکان لە بنەمادا وا تەماشاکە هەموو ئاینەکان زنجیرەیەکی یەکتر تەواوکردن و هیچیان نەهاتووە بۆ خاڵیکردنەوەی ئەوەی دیکە و بۆیە بەردەوام لە ناو کۆمەلگاکانە لە ناو کۆمەلگەی ئیسلامی ئەهلوذیمە بووە ماف و ژیان و هەموو شتێکان پارێزراو بووە و شەریعە وەکو بەشێکی پراکتیکی ئاینەکە خاڵی تایبەت و تەوەری تایبەت و یاسا و ڕێسای تایبەتیان هەبووە. بەڵام ئێمە بە تایبەتی لە بواری فکری هاوچەرخە شتێکمان پێڵێن گوتار، بڵێن گوتاری ئاینی، گوتاری سیاسی. ئەو گوتارەیە کە ئەو مەسافەی لە نێوانی دەقە ئاینە ڕاستەوخۆکە و منی وەرگر منی خوێنەر دروست ئەبێت ئەو گرفتانەی لێ ئەکەوێتەوە بیرکردنەوە و باشخان و پێشخان و هەموو شتەکانی خۆم ئەسەپێنم بەسەر دەقە ئاینەکەی وەکو ئاین پێشکەشی بەرامبەرەکەی. بەڵام دوجار کۆمەلگە بڵین تاکتاکی کۆمەلگە ئەوامی کۆمەلگە ناوی ئەنەی چی ناوی بنێ یاخو با بڵین لە ساڵ 99 لە ساڵ 99 لە ساڵ 99 کۆمەلگە متەلەقیە لە منی وەرەگرێ لە بەڕێستی وەرەگرێ لە مامۆستا فلانی وەرەگرێ لە ئایەت الله فلانی وەرەگرێ لە شەیخ فلانی وەرەگرێ لە حاخامی وەرەگرێ. کەواتە ئێمە باس لەوە ئەکەین ئایا دین لەم حاڵەتەیە ئەتوانە ئاشتی بڵین
ئاشتی خواز بێ لەو دیسکۆرسا کە بەڕێزت لەو خطابە کە بەڕێزت باسیەکە ئەوە نهێنی ئەوەیە کە خوای گەورە قورئانی بە زیندوی وەک خۆی هێشتوتەوە بۆ ئەوەی هەر کەسێ بێ بتوانێت بچێتەوە سەری و بەردەوامیش چەندێک زانای ڕاستەقینە ببوورە زانای لادەر هەیە ئەوە زانای ڕاستەقینە هەیە چەندێک وەرگری شەیدای ڕاستی هەیە بشمانە نوێمانەوێ خوێنەرێک هەیە بە دوای بەرژەوەندی و بە دوای ویستی خۆی و بە دوای ئارزوی خۆی ئاگەڕێ بە درێژایی مێژووا بووە هەتاوەکو سەردەمی خۆیەت و تەتەڵە ڕوەدا لە هەموو بوارەکانە هەروایە ئێستا ئەمە نەک لە گوتاری ئاینیە لە گوتاری سیاسیشمانە تەماشای کوردایەتی بکە زوتنەوەی کوردایەتی بکە چەندێ کاراکتەری ڕەسەنمان هەیە ڕاستەقینەمان هەیە و چەندێکیشمان هەیە فەیکە مەبەستی بەرژەوەندیە و لە هەر زروفێکا بێ خۆی داوەتە سەر دەم شەپۆلەکە و لەگەڵا ڕۆشتووە ئەوە خەتاکە لە ئاینانیە لە وەرگرەکەیایە و بۆچی ئاینیش ئەو بواری داوە لەبەرەوەی ئازادی هەیە لە هەڵبژاردنە ئەگەر ئازادی نەبێ لە هەڵبژاردنە کەواتە عەقڵ ئەو کاتە بوونی نامێنێت بۆیە تۆ ئازادی لە وەرگرتنەکە خوێنیتەوە و هەموو خوێندنەوەیەکیش خوێندنەوەیەکی بێسەروبەرە کۆمەڵێکی یاسا و ڕێسای خۆی هەیە توی سادەقێکی ئەدەبی خوێنیتەوە ئێستا بۆ نمونە لە بواری دەقی ئەدەبیە ڕخنەی ئەدەبیە کۆمەڵێک میتۆدی جۆراوجۆرمان هەیە یعنی ئەوە نیە من هەر بچم دەقێکی شعری ڕۆمانێک لەو گۆڕە بخوێنمەوە گوتارێکی سیاسی فەلسەفی بێم لەو گۆڕە شکاری بۆکەم هەمووی ئامراز و شێواز و ڕێچکەی خۆی هەیە بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ خوێندنەوەی فەرمودەکانی پێغەمبەر بۆ فەرمودەی بۆ خوێندنەوەی عادی قدیم و عادی جدید ئەوە بکەم ئەم باس لە دین باس لە ئیسلام ناکەین باز لە هەموو دینێ مەسیحیەتە جوولەکەیە کۆنفۆشیە مەسەلەن بوزی و کۆنفۆشس بە تایبەتی بوزی بە حساب ئاینێکی ئاشتی وەک ئەوەی دەلای لامە ئەوانەیە بینین بەڵام هەر ئەو بوزەیە مەسەلەن لە وڵاتێکی وەکو میانمارە مسلمانەکان کوشت و بڕەکە خۆ ئەوە ئاساییە ئاشکرایە یا لە هندستانە مەسەلەن یا لە فەلەستینە یعنی ئەمە بەس ئاینە بەگشتی ئەو فەزاعەیەمەی کە ئیتر ئاینی ئینسانی بێ یا ئاسمانی ئاخر سامێت توانین دوو ئاین جاکەین و ئاین ڕاستەقین و گوتاری ئاینی وانەشێتە خانی گوتارە ئاینەکەوە کە سەرکردەیە کە لایەنێک کە دەستەیەک دێت و خۆی و بیر و باوەڕ و لێکدان و دنیابینینی خۆی ئەکا بە ئاین ئەگینا بڕۆیتەوە سەر پەیامە ڕاستەقینەی ئاینەکان بڕۆ سەر بوودا بڕۆ سەر دە پەیامەکەی هەدی قەدیمی موسا بگەڕێرەوە سەر پەیامەکانی ئیسا لە عهدی تازەیە وەرە قورئانی پیرۆز إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي گرنگیدان بە دراوسێ گرنگیدان بە هاوڕێ دەستپاکی لە مەعاملەیە وەیل للمطەففین ئەو پەیامە بەرزانەیە کە هەر کەسێ بیوێ بۆی بگەڕێتەوە ئامادەیە ئەو ئامادەیە ئیتر ئەمێنێتەوە سەر کارایی وەرگرەکە و سەر کارایی کۆمەلگاکان بۆیە بەردەوام بابەتی هۆشیاری دائیمە بە درێژایی مێژوو بابەتی هۆشیاری هۆشیاربوونی تاک هۆشیاربوونی کۆمەلگا بۆ ئەوەیە تووشی دۆگمایی نەبێ تووشی ئەوە نەبێ کەسێک بێت بە ناوی ئاینەوە بیر و باوەڕێکی دۆگمایی دواکەوتوو خوێنڕشتن پسە پێنە بەسەریا دکتۆر لەم سەردەما مەسەلەن بڵین سەردەمی پێشکەوتنی سایکۆلۆژی دەروون ناسی ئەنترۆپۆلۆژی ئەمانە ئەتوانن شوێنی ئاین بگرنەوە یەکەم لە وەڵامدانەوەی پرسیارەکان دوم لە پێدانی جۆرێک لە وەڵام و ئیسراحەتدان بە دەرونی مرۆڤ ئەکرێم شتە بەشێکە لە زانست بەڵێ یارمەتی دەرن چونکە ئەوە بەش ئەچێتەش خانەی سەیرورە کەوتمان لەبەرەوە هەمووی پێشکەوتنی زانستین زانستی بە معنای تەکنۆلۆجی و زانستە پەتیەکەی بە معنای زانستە مرۆڤایەتیەکان هەمووی بەشێکە لە پێشکەوتنی مرۆڤایەتی و دینیش بە شێوەیەکی گشتی لە هەموو بەسمەوەی ئەکرێت بێتە ئەلتەرناتیڤی ئاین نا تەواوکەر و یەکتر تەواوکەرە چونکە ئاین شتێکمانەی پێوترێت جێگیر باوەڕبوون بەخوا باوەڕبوون بە ڕۆژی دوایی باوەڕبوون بە زیندوو بوونەوە و جێبەجێکردنی ڕوکنەکان ئەگەر لە ئاین ئیسلامە تەماشا بکەین بۆ نمونە کە خۆمان لە ناوی ئاژین و حرامەکان دیاری کراوە ئەوەی تر فەزایەکی کراوەیە بۆیە ئەو لە شەریعە مەقولەیەکمانەیەڵێ الأصل في الأشياء الإباحة لەبەر ئەوانە بەشێکە لەو فەزا گشتیەی کە مرۆڤ ئەتوانێ و دروستە و بەڵکو هان دراوە چالاکی تیا بکات بۆیە من ئەمڕۆ ئەو زانستە ئەو پراکتیکی کە سوودی لێبینم 100 ساڵ لەمەوە پێش سوودی لێ نەبینراوە هەمووی تەواوکەری و بەڵکو ئەچێتە خانەی
زانستە ئاینێکەوە نەک ئەوەی لە بەدیلی بێ هەمووی تاواوکەری ئەو باشە بەس ئێستا بۆ نمونە ئەم یۆگا مەسەلەن گەشە پێدانی مرۆیی کۆمەڵێک لەم شتانە ئەوانە زانست نین زانست ئەم جۆرێک لە مرتاحی ئیسراحەت بن بە دەرونی مرۆڤ با بڵین خواناسینی مرۆڤ ئەکرێ ئەمە بڵین جێ ئاین بگرێتەوە لە ئایندێ ئەوانە کولتوری تایبەتی کۆمەلگایەکە ئەکەوێتە سەر کەسایەتەکە خۆی ئایا ئەو بۆشایی لە ناخیا هەیە ئەوە ئەتوانی پڕی بکاتەوەیان پڕی نەکاتەوە ئەوانە بشێکە لە نەریت و کللتور و تەنانەت بەشەکەی تری تەنمی بەشەری هەمووی ئەوانە ناچێتە چوارچەوەی زانستیەوە زانست ئەوەیە کە تۆ کۆمەڵێک ئامراز و کۆمەڵێک زاراوە و کۆمەڵێک چەمکت هەیە و بنەماکانی دیارن لەو چوارچەوەی کاری لەسەرکرێ بەڵام ئەوانە بەشێکە لە کولتوری ئاینش ناچێتە بواری زانستەوە بەمانە ئەو زانستە پیورەی کە هەیە با بڵین گەورەترە لە زانست پشت بە بنەمای زانستی ئەبەستێت چونکە زانست بەرهەمێکە لە بەرهەمەکانی عەقڵ ئێمە شتوان پێشتر ئاین مخاتەبەی عەقڵەکە ئەگەر مرۆڤ عاقڵ نەبێت ئەگەر مرۆڤ عەقڵی نەگەیشتی بێت تەنانەت لێپرسینەوەیشی لەسەر نییە ئایا چۆن لە سەردەمە جیاوازەکان ئاین ئەتوانێت ئامادەی هەبێت لەم سەردەمەیە ئەتوانێت ئەو ئامادەی هەبێت کە ئێمە بەتەماین ئەو با بڵین ئەو ڕۆڵە میحوەریە ئەو ڕۆڵە سەرچەی کە لەوە پێشەی بووە مەسەن لە ناو کۆمەڵگە موسڵمان نشینەکان لە ناو کۆمەڵگەی مەسیحیە لە ناو کۆمەڵگەی یەهودیە هەمووی ئێستا ئەتوانێت ئەو ئامادەبوونەی هەبێت یا تەنیا لە ڕووی ڕۆحی و دەرونیەوە لە تاک ئەتوانێت دەوری هەبێت ئەکەوێتە سەر پلەی ئامادەبوونەکەی پلەی ئامادەبوونەکەی تۆ تەماشاکەی لە کۆمەلگایەکی وەک مالیزیا زیاتر ئامادەیی هەیە و زیاتر کاریگەری هەیە لە کۆمەلگایەکی بۆ نمونەوەکو میسریە ئامادەیەکە وەکو جەنابە فەرموو بێت زیاتر لە دام و دەستگا و لە موسەسات و لە باگراوند و لە پڕکردنی بۆشایەکان هەیە لە کۆمەلگایەکی ئەوروپیا کە ئێستا ئیسلام یان ئاین بە شێوەیەکی گشتی وتمان ئاین بە شێوەیەکی گشتی ئەو لایەنە پڕەکاتەوە کە زانست و پێشکەوتنی زانستی و سیستەمی سەرمایەداری یان ناتوانێت پێی بەخشێت یان لی سندوێتەوە وەکو بەخشینی واتە وەکو پێدانی دادپەروەری جارێکی تر و ڕوانگەی دادپەروەری و لە هەمووشی گرنگتر کە ئەمەیان پێداویستە تاکێکە دەرەچێت پێداویستێکی گشتی زانان ناوێت ناوە دروستکردنی عەقڵی جەمعی ئاین ئێستاش توانای هەیە ئەو عەقڵە جەمعە دروستکە ئەگەر تەماشای کۆمەلگاکان کەی بە درێژایی ئێستا مەبەستی کللتوری کۆمەلگەیە نا عەقڵێکی هاوبەشمانە بێ ئێستا یەکێک لە توێژەرەکان ئەڵمانیە ئەڵێ بۆ نمونە لە بۆ یەک بابەتی تایبەت تێڕوانینەکانمان لە میونخەوە بۆ کۆڵن بۆ شتوتگار بۆ ناوی شارەکانی ئێڵێ هەر چەندین تێڕوانین جیاوازمان هەیە یەک بۆ یەک بابەتیش تووشی پەرتەوازایی بووین ئاین دەتوانێت وەکو یەکێک لە بەشداربووەکانی پانێڵەکەیە وێستە ئەڵێ ئاین یەکێک لە کارە گرنگەکانی ئەوەیە کۆگای یادەوەریە کۆگای ڕۆشنبیریە بڕماوەسە دو پرسیارم بە خێرایی با بڵین بە جیهانی بوون چ کاریگەریشی کوردستر ئاین کاریگەری هەیە بۆ سەر هەردووکیان کاریگەریان لە سەرێکتری هەبووە سەلبیا بە ئیجابی بە هەردوو بارەکەیە چۆنیانی بە هەردوو بارەکەیە بۆ نمونە بە ئاسانی تۆ پەیامێکت هەیە گەیشتە دنیا و ئەڕواتی شتێکە ناوێ و ئەو کاریگەرە خراپیانەی کە گلۆبالیزیشن ئەولەمە هەیەی زۆر بە ئاسانی ئەگاتە ئەو کۆمەلگایانەی وەکو کۆمەلگای ئێمە کە با بڵین بربەستێکی کللتوریمان نییە کە پەرتەوازەیەکەمان زیاترە ئیتر ئایا بەهۆی بێدەوڵەتی بووە ئایا بەهۆی مەبەستی کوردە دنیای موسڵمان نشین بە گشتی و بە تایبەتی کوردیش گشتی بە تایبەتیش کورد ئێستا کە بربەستی کللتوریمان نەماوە پەرتەوازەیەکە زیاتر بووە ئێمە خۆمان بینیوەتەوە بەبێ ئەوەی ئامادەیی بۆ بکەین لە ناو جیهانێکی دەوڵەمەندی ڕەهای کراوەیە وەکو هەندێک کۆمەلگانیە پێشتر ئامادە بکە و بتوانێت تاکەکانی خوێندن و ئاستەکانی ئەوە بێ بۆیە کاریگەریەکە دوولایەنە هەم بە نێرێنی و هەم بە ئەرێنیش زۆر سپاس دکتۆر ماندوومان کردی بەڕێزی سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ